ئەڤی ناسۆ شاژنی تیڤەکان دووبارە دەگەڕێتەوە سەر شاشە بە پرۆگرامێکی نوێ دەبێت ئەم جارە پرۆگرامەکەی دەربارەی چی بێتن بە هەمان شێوەی پێشوو چە مۆدێلی شاجوانەکان دووبارە بە خەڵک دەناسێنێتەوە یاخود ئەم جارە پرۆگرامەکەی زۆر جیاوازترە لەوەی پێشووتر ئەو دۆنگۆیانە ڕاست بوون دەربارەی هاوسەرگیریەکەی لەگەڵ پیاوێکی تورک تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەخۆ وەڵامتان دەدەینەوە. ئەستێرە دیاری کورد ئەڤین ئاسۆ ئەو ئافرەتەی ڤێرژنی شاشۆ تیڤەکانی کوردی گۆڕی و پرۆگرامی جیاوازی هێنا نێو خەڵکەوە واروەها دەربارەی ئەو خاتونە خەڵکێکی باش بە شێوازێکی زۆر پۆزەتیڤ سەیری دەکەن دەڵێن لە بوارێکەوە خەڵکی هۆشار کردەوە وە بەشێکی تر بە نێگەتیڤ دەیبینن دەڵێن هۆکاری سەرچاوی بڵاوبوونەوەی مۆدێل و شاجوانە لە کوردستان. ئایا ئەم قسانە ڕاستە؟ ئەڤین ئاسۆ لەیەکی کانونی دووەمی ساڵی 1986 لە گەڕەکی دەرگەزێنی شاری سلێمانی لەدایک بووە لە خوێندنگەی سورکێ و کە تێدا خوێندکار بوو لە کاری شانۆیی دەکرد. هەروەها چەند ساڵێک لەمەوبەر یەکەمین ئەزموونی پێشکەشکردنی لە رادیۆ و تەلەڤیزیۆنی پارێزگارانی پارتی پارێزگارانی کوردستانەوە دەستی پێکردووە پاشان چۆتە رادیۆنەوە و بۆ ماوەی زیاتر لە ساڵێک پێشکەشکاری سەرەکی بەرنامەی سروەی نەوا و بەرپرسی هەماهەنگی بەرنامەی ئەم رادیۆیە بووە. تاوەکو ئێرە ئەڤین ئاسۆ ناوبانگێکی باشی بۆ خۆی کۆ کردبەوە بەڵام دواتر دەچێتە کۆمپانیە ئار لەوێوە ناوبانگێکی ئەگجار زۆر بۆ خۆی پیا دەکاتن و دەتوانین بڵین تەواوی کوردستان ئەم خاتونە دەناسێتن لە ڕێگای کاری ئەو کۆمپانیایەوە. دواتریش کەناڵ چار و بەرنامەی ئەڤین ژن و ژیانەوە ناوبانگێکی زۆری پەیدا کرد. ئەو بەرنامانەی تاوەکو ئێستا کاری پێشکەشکاری تێدا کردووە. پرۆگرامی فەلەک من جیاوازم تۆ نمونەی ملیۆنێرە ئارامۆشە و ئەڤین ژن و ژیان تا ئێستا لە هەریەکە لە کەناڵە ئاسمانیەکانی زاگرۆس تیڤی و کۆڕەک و کەناڵ چار و کورد ماکس و نێتیڤی کاری کردووە. نزیکەی 2 ساڵ بوو خاتو ئەڤین ئاسۆ هیچ دەنگێکی نەمابوو نە لە سۆشیال میدیا نە لە تیڤی دەردەکەوت بە هیچ جۆرێک هیچ کەسێک هەواڵی ئەو خاتونەی نەدەزانی و کەسە نزیکەکانیشی هیچ زانیاریەکیان بە خەڵک نەدەدا. پارساڵ ئەڤین ئاسۆ لە 8 مارس پۆستێکی بڵاو کردو دەربارەی ئەوەی بەسە خاتونان مەکوژن کە دوا بەدوای ئەوەش دێتن لە ساڵی 2022 سەرەتای ئەو ساڵە چەند خاتونێک کوژران و دەگدانەوێکی زۆری بەدوای خۆداهێنا بە تایبەتی ماریە سام. دوای ئەڤین ئاسۆ ئەو پۆستەی کرد پاشەوی چەند پۆستی تریشی کرد بەڵام ئەو پۆستانی تایبەت بەخۆی بوو لە وڵاتانی ئەوروپی دەگەڕا و دەسوورا و لە چەندین وڵاتانی ئەوروپی کرد لە ساڵی ڕابردوو دەتوانین بڵێن ڕێستێکی باشی بەخۆیدا. بە هەمان شێوە لەم ساڵەکە لە 8 مارس لە ساڵی 2023 ئەم جارە پۆستێکی کرد کە بینەرەکانی لەمێژە چاوەڕێ ئەو پۆستی ئەو خاتونە بوون کە دووبارە بگەڕێتەوە سەر شاشە. ئەڤین ئاسۆ لە نوێترین پرۆگرامی لە کەناڵی کورد ماکس بە هەمان شێوە بە پرۆگرامی ئەڤین ژن و ژیان دێتەوە خزمەت هاوڵاتیان واروەها بازەوەش دەکا کە ئەم ساڵەکە 12هەمین وەرزی پرۆگرامی خۆی پێشکەش دەکاتن و لە نوێترین پۆستیشی لە ئینستاگرامەکەی وای نووسیوە سوپاس بۆ چاوەڕوانیتان لە ڕۆژی 8 مارسدا گەڕانەوەی پرۆگرامە دڵخوازەکەتان پێڕادەگەێنم 3 ساڵ کەم نەبوو بۆ دوورکەوتنەوە لە شاشە بەڵام ئەم چاوەڕوانیە پێویست بوو بۆ ئەوەی بە گروتینێکی بەهێزترەوە بگەڕێمەوە بەم زوانە وەرجی نوێی 12هەمین پرۆگرامی ئەڤین ژن و ژیان لە کەناڵی کورد ماکس و بازەوە دەکاتن بەم نزیکانەوە تەلەوانەیە مگەڕ بکاتە پاش مانگی ڕەمەزان پرۆگرامی ئەو خاتونەیە دەست پێ بکاتەوە. واروە ئەڤین ئاسۆ چەندین جار دەنگۆی ئەوە بڵاو بۆتەوە کە هاوسەرگیری کردووە هاوسەرەکەی کووردە تورکە عەرەبە بەڵام ئەو زانیاریانەی بە ئێمە گەیشتووە ئەڤین ئاسۆ تاوەکو ئێستاکە سینگڵە هیچ هاوسەرگیریەکی نەکردو ئەو دۆنگۆیانە هەمووی دوورن لە ڕاستی
تەنها پڕوپاگەندەی کەناڵ و وێبسایتەکانە. ئەڤین ئاسۆ لە ئێسادا سینگڵە و لە کەسێکی نزیکەوە ئەو هەواڵە بە ئێمە گەیشتووە تاوەکو ئێستا کە ئەو خاتونە بە هیچ جۆرێک هاوسەرگیری نەکردووە. و دەربارەی پرۆگرامەکەشی ئایا هەروەکو پێشووتر خانمە مۆدێلەکان و شاجوانەکان و چەندین کەسایەتی کە لە ئێستادا کەمتر پشتگیری ئەو جۆرە کەسانە دەکرێتن، ئایا ئەڤین ژن و ژیان دووبارە بە هەمان شێوەی پێشووتر و بە هەمان شێواز ئەو کەسانە بانگێژ دەکاتەوە؟ ئایا دووبارە سەرکەوتن لە وەرزی 12هەمینی بەدەست دێنیتن یاخود ئەمە هۆکارێک دەبێتن پرۆگرامەکەی سیس و لاواز بکاتن؟ بەڵام ئەڤین ئاسۆ هەموو کاتێک کارکتەرێکی زۆر جیاوازە لەسەر تیڤەکان تاوەکو ئێستاکەش کە چەندین ساڵە بێدەنگە زۆربەی کەسە بەناوبانگەکان بپرسی کێ باشترین پێشکەشکارە هەموو کاتێک ئەڤین ئاسۆ هەڵدەبژێرن کە چەندین ساڵە بێدەنگە و هیچ نەنگێکی نییە دەربارەی هیچ بابەتێک و هیچ پرۆگرامێکی نییە، بەڵام دوورکەوتنەوەی نزیکەی 3 ساڵە، بەڵام هێشتا خەڵکێکی زۆر ئەو خاتونە بێکەمی بێ ڕکابەر دەزانن و هەموو کاتێک پێیان وایە ئەو باشترینە و هیچ کەسێک تاوەکو ئێستاکەش جێگرەوەی ئەوی نەگرتوتەوە و هیچ کەسێک نەبووتە جێگرەوەی ئەو خاتونە. بۆیە لە ئێستادا دووبارە گەڕانەوەی ئەو خاتونە بە هەمان شێوە و گڕوتینەوە ئایا دەبێتەوە باشترین و ئەو مێژۆ بخۆی تۆمار دەکاتن کە تاکە خاتونێکە بۆ هەموو ساڵە و بۆ پرۆگرامە جیاوازانە کە وەرزی چەندین پرۆگرامێک دەبێتن بە گڕوتینەیەکی زۆر جیاواز و پرۆگرامەکانی پێشکەش دەکا. هەموو کاتێک ئەو خاتونەیە بازەوە دەکاتن من ئەو کەسە بووم کە هاتمە سەر تیڤی و پژگیری ئافرەتم کردووە تایبەت بە ئافرەتان پرۆگرامێکم دانا، بۆیە زۆربەی بینەری خاتون و زۆر بەشمان دەزانین هەر کاتێک لە هەر شوێنێک خاتون کە بینەری بوو ئەو شوێنە دەتەقێتەوە زۆرترین بینەری دەبێتن. ئەڤین ئاسۆش وا دەکاتن زۆرترین ئافرەت سەیری بکە بۆ ئەوەی هەموو کاتێک پرۆگرامەکانی بەهێزتر و بەهێزتر بێتن و ئەوەش لە بینەکەی پیاوانێکی زۆریش سەری پرۆگرامەکانی ئەو خاتونە دەکا. ئایا پێت وایە دووبارە گەڕانەوەی ئەو خاتونە بە هەمان شێوازی ڕابردوو لە پلە یەکەم دەمێنێتەوە و زۆرترین بینەر بۆ خۆی تۆمار دەکاتن یاخود نا ئەم جارە جیاواز دەبێت؟ زۆر سپاس بۆ سایکردنی تاوە ڤیدیۆکەمان. پێتان خۆشە ئەمجار لەسەر چ کەسایەتێکی تری کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە، وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئاگاداری هەموو کار و چالێکیکی ڕۆژانەمان بی هەموو کاتێک باشترینەکان ببینە لا کلیل میدیا.